بۆ ئینسانی عاقڵ نابێت دەمارگیر و متعصب و مقلد بێت. وەڵا باوکم چی کردو من لێی لا نادەم. ئێبرا بەشک و باوکی تۆ تێنەگەیش پێ لە دین. ئیبراهیم عەلەیهی السەڵات وسەلام باوکی کافر بوو. ئیبراهیم لەسەر دینی باوکی نەڕۆیشت. پێی دەڵێ یا ئەبەتی ئینی قەد جاءنی من العلم ما لم يأتك فاتبعني أهدك صراطا سويا. ئەی باوکە من علمێکم بۆ هاتۆ کە بۆ تۆ نەهاتۆ باوکە، تۆ بە قسەی من بکە. ئیبراهیم بە باوکی دەڵێ من هیدایەتت دەدەم بۆ ڕێگایەکی ڕاست، ئەی باوکە بە قسەم بکە. قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم. باوکی لێی تۆڕە دەبێ. بەڵام ئیبراهیم نەچوو عەلەیهی السەڵات وسەلام دینەکەی خۆی بدۆڕێنێت بەهۆی چی؟ وەڵام من لەسەر ڕێبازی باوکم دەڕۆ. کەیفی خۆیەتی باوکمان ئەگەر بێت و خراپ بوو بێ نابێت تۆ بڵێ وەڵا لەسەر ڕێبازی ئەو دەڕۆ، بەڵکو دەبێت هەوڵی هیدایەتدانی بدەیت، نەک بڵێ قەیناکە لەبەر دڵی باوکم من واز دێنم. خۆی گەورە هیدایەتی باوک و دایکی هەموو لایەکمان بدات. ئەوانەیان کە ماون ئەوانەشیان کە مردوون خۆی گەورە ڕەحمیان پێ بکات. لە یادمە تازە خۆی گەورە هیدایەتی دابووم لە شەشی ئامادەی تەخەڕوجم کرد، کتابی کەشف الشوبهاتم بینی شێخ محەممەد عەبدولوەهاب الحەمدولله دەستم کرد بە خوێندنەوەی لەگەڵ ئوسوول الثەلاثە. تێگەیشتم تەوحید چییە. کە تێگەیشتم تەوحید چییە و لەگەڵ زۆرێک لە عورف و عادەتی دەوروبەر تێکی نەدەکردەوە، باوکم تووڕە بوو لێم ڕەحمەتی خوا لەویش و لە مردووی هەموو لایەک. ئەمە تووڕۆ لە دینێکی تازە تێناوە، ئەمە خەریکی چیت، وا بکەی قسەت لەگەڵ ناکەم، وا بکەی لەو ماڵە دەرت دەکەم، نازانم لەو جۆرە قسانە. وردە وردە لەگەڵی وردە بە فەزڵ و کەڕەمی خوای گەورە تاوای لێ هات، بە فەزڵ و کەڕەمی خوای گەورە بوو بە موحید و تێژ گەیشت و ئەوجا دیفاعی لێ دەکردم نەک دژایەتی بکە. وە چ ناڕەحەتیشی کە بەسەر هات بەهۆی ئەوە کە من داوام دەکرد بۆ ئەو تەوحیدە. مەبەست چییە براکەم؟ هەر یەکێک لە ئێمە باوکتە، دایکتە، باپیرتە، عەشیرەتەکەتە، ئەگەر لەسەر حەق بوون دڵت خۆش بێ و دوعای خێریان بۆ بکە و لەگەڵیان بە. ئەگەر لەسەر ناحەق بوون تۆ نەسیحەتیان کە ئەوان بێنە سەر ڕێگاکەی تۆ، ئەوان بێنە سەر ڕێگاکەی تۆ. ڕۆژێکیان چوو بوو سەرەتا تەکسی پێ بوو، عایلەیەکی برد بوو بۆ سەر مەرقەدێک، لەو سەرەوە هاتەوە 50 فلسی هەبوو ئەو کاتە، هێنایەوە و تیەوە لەسەر فلان مەرقەت هێناوەتەوە. کتم بۆچی باوکە هێناوەتە؟ تی فلان مەرقەدێ لە قەبرەکەمان خشاندووە مبارەکە. وەڵام ژلێمە گوتم باوکە بەخوا لەگەڵ 50 فلسەکانی در یەک فەرقی نییە، هیچ ئەبەدەن، بەڵکو بەعەکسەوە گوناحە ئێستا تۆ ئیعتیقادت پێی بێ. جا مەبەستم لە چیەوە؟ الحەمدولله خوای گەورە هیدایەتی داهاتە چی. مەبەست چییە براکانم؟ نابێت ئەوە بکەینە بیان و بەدەستمانەوە خڕ باوکمان ئاوایە، ئێمەش دەبێ ئاوا بین. زۆر گەنج هەیە دێتە لام پرسیار دەکەم مامۆستا باوکم لە فلان حیزبە، باوکم مەسئولە، باوکم ناهێڵێت من بچمە مزگەوت، ناهێڵێ نوێژ بکەم، ناهێڵێت چی بکەم؟ ڕۆڵە تۆ نەسیحەتی باوکت کە ئەوەی تۆ لەسەری حەقی ئەوە تەواوە، لەسەریتی ئەوە حەقە و تەواوە. ئێستا خۆ ناچی واز لە دیندارێتی و نوێژ و جەماعەت و فێربوونی قورئان و حەدیث بێنی چییە؟ وەڵا بۆی باوکم پۆستەکەی لەدەست نەچێت، باوکم مەسئولیەتەکەی لەدەست نەچێت. چونکە لە شوێنێکە ئەگەر بێت و بزانن کوڕەکەی منم ئەوە دەری دەکەن، یاخوا ئەوەندە دەریان دەکرد هەر قەت وەری ناگرنەوە، بەخوا ئەویش ڕزگاری دەبێت، ئەویش نەجاتی دەبێت، بەشکو بیتە سەبەبی هیدایەتی ئەویش ئینشاءالله. براکانم بۆ ئەوە دروست نەکراوین پارێزگاری لە پۆست و مەنسەب بکەین، ئەبەدەن، بۆ دروست کراوین لیعبودون، خوای گەورە بپەرستین.